دیسپێدا باش بینەرێن هێژا و خۆشتوی لە دەستپێکا ڕۆژەکانی جارەکە دیسپێدا 24 هاتە خزمەتە هەوەیەن هێژا و خۆشتوی ئەو ڕۆژی دێمە چەندین بڕگا و بابەت و تەوەرێن جیاواسە بین ئەمڕۆ ئەزب سۆرمانجی ئاغم چونکی ئازاب تنێمە ئەمڕۆ بەسی نەخۆشیە بۆ ماوەیەکان دەکەین بەڵام بەهۆی ئەوەی کە بابەتێکی قۆڵ و زۆر نەخۆشی هەڵدەگرێت لەم پرۆگرامەدا تیشک دەخینە سەر ڕۆڵی بۆمایی لە شێرپەنجەی قۆڵون و گەدەدا لە تەوەری دووەم یاخود بڵێم بڕگەی دووەمدا میوانداری چەند قوتابیەکی و مامۆستایەکمان کردووە کە ئەو قوتابیانە هەستاون بەو تەمەنە بچووکەوە پێشانگایەکی شێوەکاریان کردوێتەوە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی لەگەڵمان بمێنن. دانل سۆڕی کەرەمی وێنەکێشی لاوی تەمەەن 20 ساڵەی نیشتەجێ مۆسکۆی پایتەختی رووسیا دانێڵ دەسڕەنگینە لە کێشانی وێنەدا بە شێوازی تایبەت لە ڕێگەی کۆمپیوتەر و ئامێری ئەلکترۆنی و زیاتر لە 5 ساڵە لە بوارەکەدا کار دەکات و بەرهەمەکانی بوونەتە مای سەرنجی ئەکتەر و کەسایەتیە ناودارەکانی جیهان. دانێڵ لە پنالی دەهەیە خوێندنی زانکۆ لە بواری هونەردا درێژە پێ بدات و لەو ڕێگەیەوە خزمەت بەگەلەکەی بکات. Navê min Daniel Keremiye, ez huneremendekî Kurd im, dijim li Moskowê, Kurdekî Rûsyayê me. Pêşî xwe ez dixwazim dengê miletê Kurd bilind bikim ji hemû dunyayê. Naga jî li vir li Dream Iceland'da dixeftim ji fotostudyekî Kurd da. û naga plana min da jî heye xilaskirina zinenekî Amerîkayê wekî hemû dengê Kurd gelekî bilind bikim. Все началось с 15 лет, мне было 15 лет, и я начал рисовать. لە تەمەنی 15 ساڵیمدا وێنەم دەکێشا و بە دوای وێنەی نیگار کێشە کوردەکاندا دەگەڕام لە ئینتەرنێت. بەرهەمی زۆرم نەدۆزیەوە، بڕیارمدا خۆم وێنە بکێشم و لە بوارەکەدا دەست بەکار بکەم. سەرەتا وەکو حەز و خولیا کارم دەکرد. دواتر کەسایەتی و هونەرمەند و ڕۆژنامەنووس و ئەکتەرەکان بەرهەمەکانی منیان بینی لە دەرەوە و ناوی رووسیا. لەگەڵ بلۆگەری کورد کار و هەمانجیمان هەیە.
کار بۆ ئەوە دەکەین دەنگی کورد لە دنیا بەرز و بڵندتر بکەینەوە. ئێستا ئەمە بۆتە پیشەی من هەوڵی ئەوە دەدەم لەم بوارەدا خزمەت بە پرسی کورد بکەم. ئێستا ئامانجی سەرەکیم هەوڵدانە بۆ یەکسانی و بەرەو پێشبردنی هونەری کوردی، چونکە هونەر لە چ سەردەمێکدا دەژین بەهاو نرخی خۆی هەیە. من هەواداری گۆرانەکانی شڤان پەروەرم. وێنەی ئەو چەند کەسایەتی دیکەی کوردم کێشاوە، زیاتر سەرنج لەسەر کەسایەتە بیانەکانە بۆ ئەوەی دەنگی ئێمە بگاتە گوێیان. ئەم کورد لە هەر جهەکی بین ئەم دەستڕەنگینیان خۆ دەسەلمینین. ئەم بەحسا پاکێجەکاتی بکەین لە فستیڤاڵە جۆهۆکیان نێودەوڵەتی وڵاتی هەندستان و ئەف ساڵە وڵاتی میێڤانە لەوێرە سەرڕای بەشداربوونێ بنۆ فیلمن کورتە فیلم لە پەروازی فستیڤاڵەکە بە ئامادەبوونا پارێزگارێ جۆهۆکی و باڵیۆزی هەندستانی لە بەغدا و هەروەها سا قونسوڵێ ئەوی وڵاتی لە هەولێرێ بڕگەیەکە موسیقی و دانسی هەندی پێشکەشکە لە هونەرên ناوچەین جیاجیا وڵاتên هەندستانی پیشاند. ڕێکخراینên vê fîstîvalê dibêjin ev fîstîvala derfeteke bû aşnabûn û nasandina kultûr û hunerên welatên bejdar. Weka welatê Mêvan îsal filma fîstevala Duhokê Nîvdewletî tîmeka millî ji welatê Hindistanê perawêza fîstevalê dixwaze tabloeka hunerî ji mûzîk û dansên deverên cudan cudayê li welatê xwe nîşan bide. Hizra bejdarbûnê berî salekê peyda bûye demê balyozê Hindistanê li Iraqê bejdariya geraborî ya fîstevala Duhokê kirî. In 2016 we opened the consulate in Erbil. ساڵا 2016 مەقودسەڵخانەیە خۆ لە هەولێرێ vekir. Armanc ew bû em gelê Kurdistanê û Hindistanê nêzîkî hevdû bikin. Kurd zêdetir û ji nêzîktir aşna bibin bi keltûr û hunerê me. û em jî zêdetir aşna bibîn bi hunerê Kurdî. Ev grupê pişikdar hunerê Hindî li vêrê daniyasîn. û herwasa demê vedigerîte Hindistanê dê bû milletê xwe behsa huner û keltûrê milletê Kurd ket. Will now go back. Rêkxerin filma fîstevala Duhokê diyar dikin, fîsteval nebtinê bû nîşandana hunerê sînemayê hatiye rêkxistin, belku êkiş armancên wê danin yasîna huner û kultûrên welatên bejdar. Evrûke grupekê sema millî ya Hindî bi navê Dans Smês li Duhokê amade bû. Sê tabloyê milliyet du tablo ancak bêjin yet milliyet hindê pêşkêş kirin li vêrê û dî jî amadebûneka geleka baş bi xelkî. Armanca me ji vê çalakî ew e ku pitir alagorkirina kertûrî bêdekirin navbeyna Herêma Kurdistanê giştî û welatên biyanî vêca her ev caret gel Hindistanê înşallah bu salê bêt gel welatê dijî bi heman şive bête encam dan. Mêvan û amadebûyên fîstevalê coş û xirûş pêşwazî li tîma hunerî ya Hindistanê kirin û hindeka cilûbergên Hindî poşî bûn wek amajek bû hez û viyana wan bû huner û mûzîka vê welatî. Kültürê me yê Kurdistanê û yê Hindistanê bi rastî jî ji gelek nahiya ve yê nêzîkî êke. Welaw wekî dibêjin zimanî de belkî gurankarî hebit keltûrê wan e wekî dans û ev tişte sînema we geleka pêşkeftî.
از بخل بچکاتی وره گلک داغبارم پونره وان سینما وانا بزمان وانا فيلم فيستافالا دهوكي يعني في دولتي قرا يازدي نهي قانونا ايكيا نوكا دس بكريا وحتى شازدي مهي دي بردوان بيت اف صالة سيو اك ولاتن جيهاني تيدا بشكدارن صدو حفت فيلمو كورتا فيلمان صلاح علي كردستان 24 دهوك هەروەکو لە سەرەتادا ئاماژەمان پێدا تەوەری یەکەممان باس لە نەخۆشە بۆ ماوەیەکان دەکەین بۆ مەبەستەش و چەندین پرسیاری تر میوانداری دکتۆر زرار حوسێن ڕەسوولمان کردووە پزیشکی پسپۆڕی هەنا و دڵ بەخێر بێ دکتۆر. بەیانتان باش بەیانی ئێوە و هەموو بینەران و بیستەرانی کەی 24 باش. زۆر سپاس. دکتۆر بالەوە دەست پێ بکەین نەخۆشیە بۆ ماوەیەکان چین ئەگەر بە شێوەیەکی گشتی باسییان بکەین. کۆمەڵێک نەخۆشین کە باگراوندێکی یاخود پێشینەیەکی بۆ ماوەیان هەیە بەگشتی دەتوانین بڵێن هەموو نەخۆشیەکان کە لە زانستی پزیشکیدا تۆمار کراون بەردەوام زانایان لە دوو ئەوەن کە ئایا ئەم نەخۆشیانە تا چەند بۆ ماوە جێنەتیک ڕۆڵیان هەیە لە دەرکەوتنیاندا زۆربەی نەخۆشیەکان دەتوانن بڵێم باگراوندێکی جێنەتیک یاخود بۆ ماوەیان هەیە. دکتۆر ئێستا مەسەلەن ئەگەر باشی سێرپەنجە بکەین شێرپەنجە کە حاڵەتێکی بەداخەوە ئێستا دیارە لە کۆمەلگاکەمانجا ئەوانەی کە لە خێزانەکانیانجا بۆ ماوەیە پێویستە ئەوان چی بکەن چه هەنگاوێک بنێن. باەمە تۆزە ورتری بکەینەوە پەیوەست بێ بە پسپۆڕیەتەکەی خۆم شێرپەنجەی هەناو یاخود شێرپەنجەی قۆڵۆن یاخود مەعیدە کە ئەمانە دوو شێرپەنجەن کە بۆ ماوە ڕۆڵی هەیە لە سەرهەڵدانیان. ڕاستە ئەم جۆری شێرپەنجانە پێویستیان بە هەندێک فاکتەری ژینگەیی هەیە بۆ دەرکەوتنیان بەڵام کاتێک کە لێ وردەبیەوە لە بنەڕەتدا جێنەتیک یاخود بۆ ماوە ڕۆڵی هەیە بۆ نمونە زۆر جار لێر و لەوێ دەپیستین کە فلان کەس باوکی شێرپەنجەی هەبوو لە هەمان کاتدا کوڕەکەی یاخود کچەکەشی توش بووە ئەمە لێرەدا بۆمان دەردەکەوێت کە لە ڕاستیدا بۆ ماوە جێنەتیک ڕۆڵی هەیە لە دەرکەوتنی ئەم جۆرە نەخۆشانەدا. باشە دکتۆر باسی قۆڵۆنت کرد نیشانەکانی شێرپەنجەی قۆڵۆن چین؟ ئێمە کێشەی شێرپەنجە لە دنیادا ئەوەیە کە لە سەرەتاکاندا هیچ نیشانەیەکی نییە تا دەگاتە جۆرێک یاخود تا دەگاتە پلەیە کە بڵاو بۆتەوە اینجا نیشانەی بە دەردەکەوێت ئەمە کێشەی سەرەکیە لە هەموو دنیادا بۆ ئەوەی بتوانین ئێمە زوو دەست نیشانی بکەین و لە دەست دەرنەچێ بەگشتی نیشانەکانی شێرپەنجەی قۆڵۆن کەسەکە جۆرێک لە گۆڕانکاری لە توالێتکردنی ڕوودەدا یا قەبز دەبێت یاخود ئیسهال دەبێت ئەمە نیشانەیەکی گرنگە نیشانەیەکی تر ئەوەیە کە نەخۆشەکە لەوانەیە خوێن ببینێ لە ناو پیساییدا ئازاری سکی هەبێ لەوانەیە کێشی لەشی دادەبەزێت یاخود هەندێک جار هەیە کە بڵاو بۆتەوە نەخۆشەکە تووشی ئەستوربوون و بێتاقەتی دەبێت ئەمانە نیشانەن بەڵام لە ڕاستیدا ئەم نیشانانە کاتێک ڕوودەدا کە نەخۆشیەکە جۆرێک لە جۆرەکان بووبتە پلە 3 و پلە 4 ئەگەرنا لە سەرەتادا بەداخەوەی نیشانەیەکی ئەوتۆی نییە. ئەی دکتۆر چۆن خۆمان بپارێزین؟ ئێمە کاتێک کە باسی شێرپەنجەی قۆڵۆن دەکەین زۆر گرنگە بە دوو جۆر خۆمان بپارێزین. جۆری یەکەم ئەوەیە کە پشکنینی سەرەکی بکەین بۆی پێشوەختە لە سەرەتاکاندا ئەم جۆرە نەخۆشیە دەست نیشان بکەین ئەمە جۆرێکە لە خۆپارێزی ئەم پشکنینەش لە ڕاستیدا بەس بە نازووری قۆڵۆن دەکرێت هەناوبینی قۆڵۆن زۆر جار هەیە ئەم پشکنینە دەکەین گرەیەکی بچووک دەبینین لەگەڵ دەستی خۆمان لی دەکەینەوە کەسەکە لە بەڵاکی زۆر گەورە ڕزگاری دەکەین. پێویستە هەموو کەسێک ئەم پشکنینە بکاتن و ساڵی چەند جار بیکاتن؟ ئەمە پرسیارێکی زۆر جوانە ئەم پشکنینە هەموو کەس دەبێ بیکە بەڵام لە تەمەنێکی دیاری کراودا کەسەکە کە لە بۆ ماوەیە لە عایلەکاندا شێرپەنجەی قۆڵۆنی نەبێت کە تەمەنی گەیشتە 45 ساڵ ئەبێ بیکات هەموو کەس 45 ساڵیە ئەبێ بیکات هیچ کێشەیەکشی نەبێت نیشانەیەکی نەبێت ئەبێ بیکە نازووری قۆڵۆن بەڵام کەسێک کە باوکی هەیبووە یاخود برایەکی هەیبووە نەخێر لێرە تەمەنەکە دەگۆڕێ ئەبێت 10 ساڵ پێش 45 ساڵی یاخود 10 ساڵ پێشی تەمەنی برایەکەی ئەبێ بیکات بۆ ئەوی زووتر دەستنیشانی بکرێت و هەروەها ئەو کەسانەی کە جار هەیە دەڵێ من نازوور ناکەم دەڵێ بە هیچ شێوەیەک نایکەم بەدیل هەیە بەڵام ئەم بەدیلە زۆر باوەڕ پێکراو نییە زۆر پشتی پێ نابەسین ئەویش ئەشیعی سیتیسکانە یاخود پشکنینێکی پیساییە ئەگەر کەسەکە لە 45 ساڵیدا نازووری قۆڵۆنی کرد هیچ کێشەی نەبوو
پێویست ناکە دووبارەی کاتەوە تا 10 ساڵی تر کەواتە تەمەنێکی زۆر زۆرە و ئەتوانێت ئەم 10 ساڵە لەانی کەم بێخەم بژیت. باشایی دکتۆر ئەمە لە چ تەمەنێکا زیاتر دەیانگرێتەوە گەنجەکانیان بە تەمەنەکان؟ لە پێشووتردا ئەم پشکنینە لە 55 ساڵی دەکرا بەڵام دەرکەوت ئەم شێرپەنجەی قۆڵۆنە دەشێت زۆر زووتر ڕوو بدات. لەبەرەوە هێنایانە تەمەنەکان هێنایە پێشتر ئێستا 45 ساڵی بەگشتی لە تەمەنی 40 ساڵەکاندا بۆ سەرەوە ئەم نەخۆشیە زۆر بەربڵاوە. ئەگەری توش بوون لە گەنجەکان کەمترە؟ ئیلا ئەگەر کەسێک بۆ ماوە هەیبێت بۆ ماوە هەیبێت ئێمە نەخۆشمان هەیە لە 20 ساڵەکانیش توش بووە بەڵام کاتی لێ دەپرسی دایکی یاخود باوکی یاخود برایەکی هەمان شێرپەنجەی قۆڵۆنی هەبووە یاخود نەخۆشیشی بۆ ماوە هەیەە هەموو عائیلەکە باپیرانیشی توش بووە بۆ نمونە نەخۆشیێکمان هەیە پێی دەڵێن گرەیەکانی قۆڵۆن ئەدینۆماتس پۆلیپۆسس ئەم کەسانە نەک یەک و دوو چەند عائیلیان توش بوونە بەرەبابیان توش بوونە ئەوانە دەبێت زۆر زووتر بیکەن تەنانەت هەمانە لە تەمەنی 12 ساڵی یاخود 18 ساڵی ئەبێ نازۆری قۆڵۆن بکەن بەڵام ئەمە بۆ ماوە. ئەی دکتۆر هیچ هۆکارێکی تر هەیە کە توشبوون بە نەخۆش شێرپەنجەی قۆڵۆن بێت بێجگە لە بۆ ماوەی؟ هۆکاری ژینگەیمان هەیە بۆ نمونە ئەو کەسانەی کە گۆشتی سوور زۆر دەخۆن ئەو کەسانەی کە قەڵەون یاخود ئەو کەسانی کە فاسفود و خواردنی جۆرێک سوورکراوە زیاد لە پێویستن نەو ئەنما سوتاو دەخۆن جگەرە کێشان خواردنەوەی مادە کوحولیەکان ئەمانەی کە وەرزش ناکەن یاخود ئەوانەی کە ڕێژەی فایبەر کەم دەخۆن وەکو سەوزە و میوە ئەمانە هەموو فاکتەری بۆ ماوەین کەوامان لێ دەکات تووشی شێرپەنجەی قۆڵۆن ببین. باشای دکتۆر پرسیارێکتر لە ڕەگەزی پیاوان یاخود ئافرەتان زیاتر ئەم نەخۆشە هەیە؟ هەندێک وڵات هەیە کە لێکۆڵینەوە لەسەر دانیشتوانی خۆی دەکات دەردەکەوێت کە ڕەگەزی پیاو زیاترە بەگشتی دەتوانین بڵێن کەمێک لە پیاواندا زیاتر ڕوو دەدات. ئەمەش پەیوەستە بە کۆمەڵێک فاکتەرەوە بۆ نمونە دیسانەوە جێنەتیک و بۆ ماوە ڕۆڵی هەیە دووهەمیان پەیوەستە بە فاکتەری ژنگەی بەگشتی جگەرەکەشان بۆ نمونە لە پیاواندا زیاترە خواردنەوەی کوحول لە پیاواندا زیاترە خواردن قەڵەوی ئەو فاکتەرانە زیاتر لە پیاواندا هەیە بۆی وا دەکات لە پیاواندا کەمێک زیاتر دەربکەوێت. لە قسەکان سەرنجم بۆ پرسیارێکی ترچوو بە گوێرەی خوێندنەوەم بۆ ئەم بابەتە کردو ئەڵێن جگارە کێشان هۆکارێکی سەرەکیە ئەمە تا چەند ڕاستە؟ بە دڵنیایەوە جگەرە کێشان هۆکارێکی سەرەکی بۆ نەخۆشیەکانی قۆڵۆن لە ناویشاندا شێرپەنجە قۆڵۆن بۆ زۆربەی زۆری شێرپەنجەکان جگەرە کێشان هۆکارە دەبێتە هۆی چەند گۆڕانکاریەک لە جینات و یاخود ناوپۆشی ڕێخەڵۆکان. ئەی دکتۆر مەسەلەن ئەوانەی کە گەیشتونەتە تەمەن قەڵەون وەکو خۆت ئاماژەم پێدا خواردنەکان ئەخۆن چی بکەن بۆ ئەوەی ئەم شتانە کەم بکەنەوە و هەڵگری ئەم نەخۆشیەشن؟ ئەو کەسانی کە هەڵگری نەخۆشیەکان زۆر گرنگە شێوازێکی ژیانی تەندروست پەیڕەو بکەن بۆ نمونە زۆر گرنگی بە وەرزشکردن بدەن هەوڵ بدەن کێشی لە شیاندا بەزێنن خواردنی تەندروست بە تایبەتی ئەوانەی ڕیشاڵ و فایبەریان تێدایە سەوزە میوە بخۆن خوان بە دوور بگرن لە جگەرە کێشان و خواردنەوەی مەشروب و بیپسی و ئەو مەشروباتانە کە تاقەی تێدایە و هەروەها هەوڵ بدەن زوو پشکنین بکەن بەپێی ئەو ستانداردانەی کە دانراوە بۆ نمە زۆر کەسێ پشکنینێکی گشتی خوێن دەکا کە لێی وایە کە ئەمەدەی پارێزی لە هەموو شتێک نەخێر هەر شێرپەنجە یاخود هەر نەخۆشیێک پشکنینێکی تایبەت بەخۆی هەیە لەوانەیە زۆر ئاسان بێت بۆ من نەخۆشیێکی وەکو شەکرە یەک پشکنینی خوێن بەیانیان دەکەی بۆ چەند ماوەیەک جارێک بۆ دەردەکەوێت کە ئەمە هەیە بۆ پشکنێکە زۆر ئاسانە یاخود قۆڵۆن نازۆرێکی قۆڵۆن دەکەی کە لە بەخۆشبەختانە لە ناخۆشخانە حکومیەکانیش دەکرێت بڕێکی زۆر کەم پارەیەکی زۆر کەمی تێدەچێت بەڵام خوانەکە کە تووشی شێرپەنجەبی بە بڵین بە دەفتەر $2 سەرف دەکەی بۆی دەربازت بێ لەم نەخۆش. دکتۆر هیچ خواردنێکی تایبەت هەیە کە مەسەلەن پێشنیار بکەی بۆ بینەران بڵێ ئەگەر دوور بێت توشبووی ئەم نەخۆشیان ئەم خواردنە بخۆن؟ دوو خواردن دائیمەن من باز دەکەم یەکێکیان دوژمنی قۆڵۆنە یەکێکیان دۆستی قۆڵۆنە ئەوەی کە دوژمنە گۆشتی سوورە ئەوەی قۆڵۆنیان هەیە خۆتان دوور بگرن لە گۆشتی سوور و ئەوەی دۆستی قۆڵۆنەکە قۆڵۆنە بریتە لە خواردنی سەوزە و میوە کە ڕێژەیەکی زۆر لە ڕشاڵ و فایبەری تێدا. دکتۆر بە بینەرەکان نەترسێنین ئەوانەی کە ئەم نەخۆشیان هەیە هیوای سەلامەتیان بۆ خوازین سەرەتا ئەگەری چاکبوونەوەیان لە چاو
توژبانی تری شێرپەنجەکە لە بەشەکانیسە سەدا چەندە؟ ئێمە دەوەستێتە سەر ئەو پلەی کە نەخۆشیەکەی تێدا دەست نیشان دەکرێت بۆ نمونە لە یەک هەمانە تاکو چوار واتە بڵاو بۆتەوە لێرەدا ڕێژەی چارەسەرکردن تۆزێ ئاسان نییە هەرچەندە سوپاس بخوا ئێستا زۆر جۆری ڕێگای چارەسەرکردنمان هەیە هەر لە دەرمانی کیمیایی لە نەشتەرگەری لە دەرمانی یاخود لە تیشک ئەمانە هەموو ڕێگان بۆ چارەسەرکردن لە پلەکانی سەرەتا لە بدایەتەکاندا ئەم نەخۆشیە لەوانێت تەنها بە نازوڕێک گرەیەکە هەڵبگیرێت و کەسەکە ڕزگاری دەبێت لە دەرمانی کیمیایی لە زۆر شت کە لە سەرەتادا بێ ئەمە دەوەستێتە سەر لە چ قۆناغێکدا ئێمە نەخۆشیەکە دەست نیشان دەکەین بەگشتی ڕێژەی چاکبوونەوە لە قۆناغەکانی سەرەتادا ئێستا زۆر بەرزە بەهۆی ئەو ڕێگا نوێیانەی کە لە زانستی پزیشکیدا دێتە ناو بەکارهێنان بە تایبەت لە ڕێگەی نازوڕەوە کە ئەم گریانە هەمویان دەتوانین کەس لە سەرەتادا من لا ببرێن. باشە دکتۆر با باسی شێرپەنجەی گەدە بکەین هۆکارەکانی. شێرپەنجەی گەدە هەر وەکو شێرپەنجەی خۆڵۆن لێرەدا بۆ ماوە هەم ڕۆڵی هەیە دەتوانین بڵێن لە 120 بۆ لە 130 نەخۆشەکان بۆ ماوە لە شێرپەنجەی گەدەدا ڕۆڵی هەیە. هەمیشە دەڵم کە تۆ کە هەڵگری جینەکە بوو یاخود بۆ ماوە یاخود عائیلەکەتان هەتان بوو ئەبێت خۆ لە فاکتەرە ژینگەیەکان دوور بکەیتەوە وەکووا تۆ هەڵگری جینەکەی وە قومبەلەیەک لە ناو لەشتایە تۆش کە بێ فاکتەری ژینگەی بێنیە سەری وەکووا تۆش ئاگرەکەت هێنابێتە سەری کەواتە لێت بە دیار دەکەوێت بەڵام کە خۆت بە دوور بگری لە فاکتەرە ژینگەیەکان ئەو کاتە خۆت بە دوور دەگری لە توشبوون بەو نەخۆشە ڕاستە جێنەتیک و بۆ ماوە لە دەست خۆماندانە لە عیلەکەەوە بۆمان دێت بەڵام فاکتەرە ژینگەیەکان لە دەست خۆماندایە مرۆڤ بۆ خۆی دروستی دەکە ئەتوانێش بۆ خۆی لەسەر خۆی لای ببات. دکتۆر ئەگەر قوڵتر ببینەوە فاکتەرە ژینگەیەکانیانی چی؟ فاکتەری ژینگەی بۆ توژبوون بە شێرپەنجەی گەدە وەکوچی وەکو خواردنێک بە ڕێژەیەکی زۆر کە چەوری بە تایبەت چەوری ناتێری تێدا بێت ئەمە یەک عەفوان چەوری تێری تێدا بێت. فاکتەری دووهەم خواردنی زیاد سوورکراوە و سوتاو ئەمە زۆر باوە لە ئێستادا کە زیاد لە پێویست لەسەر شەقامەکان دەبینی تکەیە کە بابە زیاد لە پێویست تەنانەت دەگاتە ئاستی سووتان کە دەخورێت. فاکتەری دووەمیان قەڵەویە فاکتەرێکی تریان خواردنەوەی مەشروبە کە ڕۆڵێکی زۆر گرنگیە لە شێرپەنجەی سوورێنچک و مەعیدە جگەرە کێشان دووبارە و سێبارە ڕۆڵی هەیە لە شێرپەنجەی مەعیدە و هەروەها قەڵەوی و وەرزش نەکردن. دکتۆر قسەیەک هەیە دەڵێن خەم زۆر کاریگەری هەیە لەسەر قوڕک ئەمە تا چەند گەدە تا چەند ڕاستە ئەمە و زایدەن مەسەلەن یەکێکە لە هۆکارەکان هەمیشە خەم دەبێتە هۆی یەک لە کێشەکانی مەعیدە کە لە زانستی پزیشکیدا پێی دەوترێت سترێس ئەڵسەر واتە برینی گەدە کە بەهۆی خەم و خەفەتەوە دروست دەبێت کەسەکە ڕاستیدا تووشی برینێک دەبێت لە گەدەدا بەڵام شەرت نییە ئەم برینە ببێتە هۆی شێرپەنجە کەسەکە تەنانەتوانین بەیەکێک لە هۆکارەکان خەم بە هۆکارێک دانانرێت بۆ توشبوون بە شێرپەنجەی گەدا بەس یەک خاڵیتر لە بیر نەکەم بەکتریای ئێچپایلۆریە بەکتریای کە لە عەرەبیەکە پێنجەرثومە کە فاکتەرێکی زۆر سەرەکیە لە توشبوون بە شێرپەنجەی مەعیدە. باشە دکتۆر ئەی چۆن خۆمان بپارێزین؟ خۆپارێزی لە شێرپەنجەی گەدا دەتوانم بڵم شتێکی ئاسانە هەمیشە پێیوەستە بە خواردنەوە پێیوەستە بەوەی کە تۆ کە ئازارێکت هەیە پشتگوێی نەخەی زوو بە دوواداچوونی بۆ بکەی کە هەندێک نیشانەت هەبوو هەرگیز پشتگوێی مەخە ئازاری مەعیدەت هەبوو لەگەڵ یا ڕشایتەوە ئازاری مەعیدەت هەبوو لەگەڵ یا خوێنت دابەزی بوو ئازاری مەعیدەت هەبوو لەگەڵ یا پیسایت ڕەش بوو یاخود ئازاری مەعیدەت هەیە لەگەڵ یا خواردن بە زەحمەت قوت دەدرێ ئەمە نیشانەی شێرپەنجەی یاخود دەتوانم بڵێم نیشانەی ترسناکن بۆ ئازاری مەعیدە نابێ پشتگوێ بخرێت ئەبێ بە زوویی سەردانی پزیشک بکرێت یاخود ئازارێکی مەعیدە کە تەمەنت لە 55 ساڵ زیاترە ینی لە گەنجیدا هیچ کێشت نەبووە یان جارجارە مەعیدە تێشە بەڵام ئەبینی تەمەند 55 ساڵە ئازارێکی توندی مەعیدەت هەیە ئەبێ زۆر بە هەندوەری بگری. باشە دکتۆر ئەمە شەر وەکو شێرپەنجەکەی تر زیاتر لە بەتەمەنەکانە بە دیارەکەوێتن و ئەگەری زیاتر توشبوونی هەیە؟
شێرپەنجەی گەدە زیاتر لە بەتەمەنەکاندا بە دەردەکەوێت دەتوانین بڵێن تەمەەن لە سەر و 55 ساڵەوە باوترە ئەم نەخۆشی وەکو شێرپەنجەی قۆڵۆن نییە تەمەنەکەی تۆزە کەمترە. دکتۆرە یاتوانین لە گەنجیدا بڵێن مەسەلەن ئەوانەی کە ئێستا گەنجن دەست بە خواردنەوە و دەست بە وەرزشکردنەوە بگرن بۆ ئەوەی کە چوونەتە تەمەنەوە تووشی ئەم نەخۆشیانە بن. بە دڵنیاییەوە پارێزی بۆ جەستە بە تایبەت بۆ نەخۆشیەکانی مەعیدە و قۆڵۆن تەمەەن بۆی نییە ئەبێت تۆ لە گەنجەتیەوە دەست پێ بکەیت بۆ ئەوەی شتێک بنیاد بنەی بۆ داهاتووی خۆت کە بە ئاسانی توش نەبی. بۆ نمونە دایم دەڵم یەک دڵۆپە بارانە مرۆڤ تەڕناکە بەڵام چەند دڵۆپەیەک تەڕت دەکات تۆ بە یەک فاکتەر تووشی نەخۆشیەک نابی بەڵام تۆ قەڵەوبی و وەرزش نەکەی و فاسفود بخۆیت و جگەرە بکێشی و مەشروب بخۆیتەوە بە دڵنیاییەوە خێراتر تووشی نەخۆشیەکان دەبی بە تایبەتی شێرپەنجەی گەدە. دکتۆر هەر پرسیارێکت لێ یەکەم کە ئەگەڕێنەوە سەر چارەسەرەکە باسی ئەوەیەکەی دووربن لە قەڵەوی وەرزش بکەن بەڕاستی ئەمە دوو هۆکارن کە ئەتوانی بتپارێزێت لە شێرپەنجە؟ دوو هۆکاری ژینگەی دەستکردن مرۆڤ دروستی دەکات بۆ خۆی و مرۆڤش دەتوانێت لە خۆی دوور بخاتەوە زۆر سەرەکین بۆ توژبوون بە شێرپەنجەی گەدە. کۆتا پرسیارم ئامۆژگاریت هەم بۆ گەنجەکانمان هەم بۆ ئەو کەسانەی کە توشبووی ئەم نەخۆشیانن. ئەو کەسانەی کە توشبوون ئەبێ بە ورەیەکی زۆر گەورەوە ڕوبەڕووی ئەم نەخۆشیە ببنەوە. سوپاس بەخوا ئێستا زۆر ڕێگای چارەسەری هەیە تەنانەت دەتوانێت لە نەشتەرگەری و لە دەرمان چیمیایی و لە جۆرێک نازۆر کە بەردەوام زانست شتی نوێ دێنێتە ناو چارەسەرێکان ئەتوانێت دەربازیان بکات و بە تایبەت کە ئەو کەسانە لە بیدایەتی قۆناغەکانی سەرەتادان زۆر بە ئاسانی لە ڕاستیدا هەر بە هەڵگرتنی گرەیەکە دەتوانێت ڕزگاری بێت دایم ئامۆژگاریان دەکەم کە تۆ تووشی بەڵایەک دەبی تووشی نەخۆشیەک دەبی بە ڕوورەیەکی بەرزەوە ڕوبەڕووی ببۆ بۆی بتوانانی ئاسانتر یاخود لانی کەم ئەوەندەی کە ژیان ڕێگەت پێدەدا بە خۆشتر بژی و تووشی ناخۆش و ناڕەحەتی تر نەبیت. زۆر سپاس دکتۆر کە ئەمڕۆ لەگەڵمان بووین سپاس بۆ ئامۆژگاریەکانت زۆر سپاس. بە مەبەستی ڕەخساندنی گەشتێکی لەبار بۆ خوێندن و دەرخستنی بەهرە و توانەکانیان مامۆستایان پانێڵێکیان لە کۆنفرانسە جیهانیەکانەوە هێنایە نێو قوتابخانەوە. چەند قوتابیەک چاوەڕ و گفتوگۆیان گەرم کردبوو لەسەر پرسی سەرکردە و قوتابیەکان توانیان بە شێوەیەکی سەرکەوتوو پانێڵەکە ئەنجام بدەن. گوڵاڵە یاسین کە نزیکەی 10 ساڵە خزمەت بە قوتابیان و کەرتی پەروەردە دەکات ئاماژە بۆەوە دەکات کە ئەرکی مامۆستانە بە دڵسۆزیەوە قوتابیان پەروەردە بکەن و ئاراستەیان بکەن بۆ ئەوەی هەستی متمانە بەخۆبوونیان لا دروست بێت و هەنگاوی باش بنێن. ئەنجامدانی پانێڵ و گفتوگۆکردن لەسەر بابەتە گرنگەکان کە لە هەموو جیهاندا ئەنجام دەدرێت بۆ تا جێی بایەخی قوتابیان. لە یەکێک لە قوتابخانەکان ڕۆڵی گفتوگۆکردن و ئەنجامدانی پانێڵیان بە قوتابیان سپاردووە. هەر لە منداڵیەوە ڕادەهێنرێن و پەروەردە دەکرێن بۆ ئەوەی ببنە سەرکردەی دڵسۆز و سەرکەوتووی جاهاتوو. ئەمە هەنگاوێکی گرنگە لە ناوەندەکانی خوێندن و دەرگای دەرفەت بۆ قوتابیان دەکاتەوە. دوو ڕۆژی کە ینی وەن گەورە دەبین دەچینە کولیا کۆڵێج و ئەو شتانە پێویستمان دەبی دەتوانین بە خۆمان لە کۆنفرانسە گەورەکان بە خۆمان قسە بکەین و ڕووی ئەوەمان هەبیتن کە لە پێش ئەو کۆمەڵە خەڵکە ئازابین و ئەو پانێڵەوەی کە زیاتر هەستی بڕوابوونم زیاتر بێت لە خۆم. ئەمنۆ زۆر باشم چونکە توانێت بە هەموو مەکتەبەکە بناسیێن لە دەرشیب چییە بۆ لەلای منەوە زۆر باش بوون بە دڵمەوە. سپاسی قوتابخانەکەم لەبەرەوەی ساڵانە چەند چالێکی کوچەمپالێنێکمان بۆ ئەنجام دەدات بۆ ئەوەی سوودی لێبووین و بۆ داهاتوومان سوودی هەبێت. مامۆستایان وەکو پێشەنگ دەیانەوێت لە ناوەندەکانی خوێندن شۆڕشێکی گۆڕانکاری لە خوێندن و ڕێگای ئەکادیمیدا ئەنجام بدەن. بە دڵسۆزیەوە ئەم ئەرکە گرنگە و پیرۆزیان لە ئەستۆ گرتووە. کار بۆ پێگەیاندنی نەوەیەکی تەندروست و ڕۆشنبیر دەکەن.
ئەمە وەکو کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی ساڵانە هەڵدەستین بە ئەنجامدانی چەندین چالاکی جۆرا و جۆر لەوانە وەکو ئەنجامدانی پانێڵی ئەم ساڵمان لەژێر ناونیشانی سەرکردایەتی بوو ئەمەش بۆچی وامان کردو ئەو ناونیشانەیەمان هەڵبژاردووە بۆ ئەوەی کە قوتابیان بتوانن بە ئازادانە بیر و بۆچوونی خۆیان دەرببڕن متمانە بە خۆیان بکەن ئەوەش لە ڕێگەی پێدانی سۆز و خۆشەویستی و ڕێز و متمانە لەلایەن مامۆستایان بۆ قوتابیانەوە دروست دەبێتن بێگومان و ئەرکی ئێمەشە کە بە شێوەیەکی بە جوانی پەروەردەیان بکەین هەروەها بە باشی ئاراستەیان بکەین و بە دروستی ڕێنماییان بکەین. هەموو هەوڵی مامۆستایان سەرکەوتنی قوتابیان و ڕەخساندنی کەشێکی گونجاوە بۆ خوێندن بۆیە زۆرجار گۆرانی و میوزیک و بەسەربردننی کاتێکی خۆش جێگەی هۆڵەکانی خوێندن دەگرێتەوە بۆ دووربوون لە بێزاری خوێندن. شەیمەواییس کوردستان 24 هەولێر. ژیان و ژینگە ناونیشانی پیشانگایەکی شێوەکاری چڵ قوتابی لە قوناغی بناڕەتی بوو کەمەوەی یەک ڕۆژ لە گەلەری میدیای هەولێر نمایشکرا. قوتابیان کەسی و هەشتیان کش بوون و بە هەوێنی پاراستنی ژینگە تابلۆکانیان نەخشاند بوو لە پشت هەر تابلۆیەکی نمایشکرا و پەیامێکی تایبەتە بوو بۆ پاراستنی ژینگە و لەگەڵ ئەوەش کاریگەریەکانی پیسبوونی ژینگە بە ئاشکرا لە تابلۆکانیان نمایشکرا بوو. پیشانگەکە لەلایەن هونەرمەندان و مامۆستانی بە ئەزمموی بواری شێوەکاری شێوازی لێکرا. ئەو تابلۆیە باس لەوە دەکە کە لە وڵاتانی دراوستێ ئاوەکانمان لێ دەبن و هەروەها بەهۆی گەرمی زەویەوە ئاوەکان کەم بوونەوە ئەو دەستە ئاماژە بەوە دەکە کە ئاوەکانماندا یارمەتی دەکەن و هەروەها ماسیەکانمان بەهۆی کەم ئاویەوە یعنی دەمرن. لەو تابلەدا کە زۆر خەڵەکانە کە دەڕۆنە سەیرانی یان لە پارکی شوێنی خۆیان پاک ناکەنەوە ئەم شتە شوا دەکات ژینگەی مە پاک نەبێتەوە. هەندێک کەس هەنە لەبەر هۆکاری سروشتی خۆیان لەبەر هۆکاری خۆیان دارستانەکانمان دەستێنن و ئەمەش بەڕاستی کاریگەری زۆری لەسەر ژینگە هەیە و ئاژەڵەکە لە بۆ ئاژەڵەکانیشمان و هەندێک کەس هەیە لەبەر بازرگانی و هەندێکیشیان لە بۆ هۆکاری سروشتنەوە دوای سوڵاندنیشان ئێمە مرۆڤ دەبێت هاوکاری ئاژەڵەکان و دارستانەکان بکەین و بە داری نوێیان بسێنینەوە. کاری زۆر جوان فکرەی زۆر جوان سەبارەت بە پاراستنی ژینگە ئەنجامیان داوە یعنی محەممەد عەلی بۆتە هۆکارێک بۆەوەی کە قوتابیەکان بیر بکەنەوە بەڕاستی سەبارەت بە ژینگەکەیان بۆ خاوێن ڕاگرتن و پاراستنی ژینگەی وڵاتەکەیان نیشتمانەکەیان و کارێکی زۆر زۆر بە نرخە وڵی زۆر کاری زۆر جوان کراوە یعنی لەوانەیە لە بابەتی تەکنیکەوە ئێستا نەگەیشت بێتە ئاستیەوە بەڵام لە بابەتی فکرەوە ئیشی زۆر جوان کراوە. ئەڤە ئەو پێشانگەها وان قوتابیان دەستڕەنگین بوو کومە بەحەس کردی. میوانên me stûdyoyê mamostaya wan Mihemed Hacî Elî û du qutabiyên gelekên şoxûşeng Yalda Beşar û Tesnîm Bextiyarê digelmene hin gelek bixêratin. Zor spas. Mamostaba yekem car pisyareka me rasteyî to bikim. Kemê basî û pêşangeyaman bo bike. بەڵێ لە ڕاستیدا سەرەتا بیرۆکەی و پێشانگە هەر لە کاتی پشوویدا لە هاویندا بیرم لەوە کردەوە کە بتوانم شتێکی جیاواسە پێشکەشکەم بۆ مەبەستە لە سەرەتای خوێندنی تازەدا لەگە قوتابیەکان بیر و ڕامان گۆڕیەوە و فکرەکەم پێگوتن
توانیمان گەینە ئەنجامێک کە بتوانین چل تابلۆ بنەخشین لەسەر بابەتی ژینگە. وهروەها بە چەند قۆناغێک دەستمان پێکرد سەرەتا قوتابیەکان بیرۆکانمدانێ خۆیان لە ماڵەوە ئیشیان لەسەر کرد دواتر لە قوتابخانە اینجا ڕاستەوخۆچی لەناو سروش ئیشەکانمان تەواو کرد بەرکەوتنیان هەبوو لەگەڵ لە سروش ئەو دیمەنە ناشرینی ئەوێشیان بینی ئەو پیسانەوێ کە ژینگە پیس بووە لە هەندێک تابلۆدا دەبینین کە کۆلاژمان کردووە ئەو شتانەی کە لەناو سروشتەکاندا فرێدرا بوو منە لە شتە پلاسیکەکان لە دەبەی ئاو لە ئەو قوتوانە ڕاستەخۆ کۆلازمان کردووە بە تابلۆکانمان وەناوە. ئەی مامسە تۆ خۆت مامۆستای چ بابەتێکی کە ئەوها خەم خۆرانە لەگەڵ ئەم قوتابیانە بوویت؟ من کۆلێجی هونەر جوانەکانی سلێمانیم تەواو کردو ئەکادمی سلێمانیم تەواو کردو مامۆستای هونەرم. ئەی مامسە چەند گرینگە کە تۆ وەکو مامۆستایەکی هونەر گرنگی بەوانەیە بدرێتن ئەو قوتابیانەیە کۆکو ئەم دوو خاتونە جوانانە خاوەن دەستێکی ڕەنگینن بڕوایان بەخۆیە گرنگی بە بەهرەکانیان بدرێت لە قوتابخانە. ڕاستە زۆر زۆر زەرورەوەڵا چونکی وانەی تەرفیەکان بە تایبەتی هونەر و میوزیک دوو دەرسی زۆر زۆر گرنگن چکی وا لە قوتابی دەکات بیرکاتەوە بەهرەی خۆی تێدا بدۆزێتەوە خۆی بەرەو پێشەوە ببات. بۆ ئەوە یعنی بتوانین کە بە تایبەتی لە مەکتەبی حکومەکانی زیاتر گرنگی پێدەین. مامەسا نامۆ قسەیەکی جوانی کرد لە پێشانگا کردوتی زمانی منداڵی خۆم بیرکەوتەوە کاتێک وانەی هونەرمان دەبوو ئێمەیان دەبرد وەرزشیان پێدەکردین یان دەرسەکانی تریان پێپڕ دەکردین ینی بێبەش بووین لەوە. با ئەمجارە بێمە لای یاڵداخان یاڵداخان تۆ پێم بڵێ ئەو حەزە و ئەو خولیایەوە لە تەمەنی چەند ساڵیەوە بۆت پێیا بۆ ئێستا چه هەستێکت هەیە کە مامۆستا محەممەد پشگیری کردوون؟ ڕاستیەکەی کاتێک پیسبوونی ژینگە لە کوردستان بووە شتێکی زۆر باو هەروێ ئەمەش بکرمان کردەوە کە پێشانگایشی دروست بکەیت تاکو خەڵک هۆشیار بکەینەوە لەسەر ژینگە کە پیسی نەکەن ژینگە هەرێمی کوردستان تێک نەدەن چکە تێکچوونی ژینگەوە دەکات ژیانی ئەمەی مرۆڤی شتێک بچی و چەندەها ئاژەڵیش و ئەو بیرۆکەی من لەسەر ئەوە بوو کە کاتێک کە هەندێک کەس دارەکان دەبڕنەوەیان کاتێک کە هەندێک کەس دەریاکان پیس دەکەن یان سروشت پیسەکان بیر لەوەی ناکەنەوە کە لە دوا ڕۆشتیان لێدێ و نەوەکانی دوای مەچیان لێدێ هەر بۆیە ئێمەوە هەمان فکر کردەوە کە پێشانگایەک بکەین تاکو خەڵکی تێدا هوشیار بکەینەوە کە پیسبوونی ژینگە و سروشتێکی زۆر خراپە و کاریگەری دەبێت سەر داهاتمە. ئەم خەونەت لە تەمەنی چەند ساڵیەوە هەبوو هیچ کات بیرت لەو کردەوە کە تابلۆکانت لە پیشانگایەک نمایش دەکەی؟ کاتێک کە ئێسان کاتێک کە پێدەگاوە ینی لە بۆلی 1 و 2 3 دەڕوا ئیدی خەونی گەورەتری دەبی و ئەمش وان فکر کردەوە کە ئەگەر تابلەیەکی خۆم ینی شێواز ئیشەکانی خۆم لە پێشانگایەک دەدا بنێم لانەیە دەنگدانەوەی هەبێت لانەیە خەڵکی تێدا هوشیار بکاتەوە لەسەر ئەر پەیامێک کە هەمە. ئەی کاردانەوەی خەڵک چی بوو کە بینیان ئێوە بەو تەمەنە ئەو دەستە ڕەنگینەتان هەیە ئەو تابلۆیەتان دروست کردووە؟ کاردانەوەیەکی زۆر زۆر باش بوو و زۆربەی خەڵکی کە تەمەشای تابلۆکانی ئێمەیان دەکرد و سەرنجیان دەدایە تابلۆکانمان لەوانەیە هەندێکیان بەخۆیاندا چوو بوونەوە کە پیسبوونی ژینگە ئیشەکی خراپە وە دەکا زەرەری لۆمە هەبیت وە دەکا کە ژیانی چەندەها ئاژەڵی شتێک بدە. با خات و تەنسیمیش بۆمان بڵێتن تۆ پێم بڵێ ئەو دەڵێت کاردانەوەی خەڵک زۆر باش بوو تۆ پێم بڵێ چه هەستێکت هەبوو کە بینی تابلۆکانت لەوێ هۆشداری دەدات بە کەسە گەورەکان ئەوانەی کە هاتن سەردانی ئەویان کرد هەستێکی چۆن هەبوو؟ هەستێکی خۆشم هەبوو کە زانیم کە کارگەریم لەسەر ئەوەی خۆمان دەبێت ئەنی ئەو نەتەوەی کە دواتر پێدەگات یاخود ئەو نەتەوەی پێگەیشتووە هۆشدار دەبێتەوە و هەروەها کاریگەری خەڵکەکان زۆر باش بوون بەڕاستی هەر یەکێک هات دەستخۆشی لێکردین. ئەوە بوو ئەوەی کە مەسەرەن جارێکتر بیل لەوە بکەنەوە لەگەڵ مامۆستا محەممەد ئیشی باشتر و جوانتر پێشکەش بکەن؟ باسی ئەو تابلوانم بۆ بکەم تۆ چ تابلۆیەکت کێشاوە؟ ئەوەی کە هەڵسین پێکەوە ڕوونکردنەوەمان بۆ بەی
لەوێ بە ئەمەیان ئەمەیان تۆ کێشاوتە ئەو تابلوێ باس لەوە دەکات کە وەرە باسی ئەومان بۆ بکە یەکەم جار دەستەکە باس لەوە دەکە کە ئاوەکان بەرەو نقم بەلەو نەمان دەڕۆن دوو هۆکارمان هەیە لەبەرەوە یەکێکیان لەبەر هۆکاری سروشتی و هەروە زەوی گەرم بۆ باران کەمتر دەبارە هۆکاری سروشتی ئەو کەم دەبێت دومیشیان ئەو وڵاتانی دراوسێ ئاومان لێ دەگرنەوە هەندێک جار و هەروەها ئاوەکان دەبن زۆر جار بۆیە داوامان لە خەڵکی ئەوەیە کە ژینگە زیاتر بپارێزن چونکە هۆی گەرمی زەوی بەهۆی ژینگە پیسیەوە ینی دانەیەکیان هۆیەکی بەهۆی ژینگە پیسیەوە گیان تۆ پێم بڵێ بیرۆکەی ئەم تابلۆیە چۆن بۆ هات پێشتر کە مەسەلەن بیرت لەوە کردەوە ئەم بیرۆکەیەتان هەیە تابلۆ دروستەکەن چۆن بیری ئەوە چات کە ئەم دەستە دروست بکەی ئەم شێوازە بنەخشێنی بەڵێ کە مامۆستا باسی کرد منیش چوومەوە ماڵەوە ئەنی لە دوو گەڕام چەند هەند تەمشای هەندێک ڕسمم کرد لە سوشال میدیا لە دوی گەڕام هەندێک ڕسم شتم ینی تێکەڵ کرد ئەوەی لێ دەرچوو حەزم لێ بوو پێم جوان بوو دروستم کێ سەپۆرتی کردی بەڵێ دایک و باوکم مامۆستا محەممەد دەستخۆش لە مامۆستا محەممەد و قوتابخانەکەشم دەکەم چونکە پاریش پێشانگایەکمان کرد بە ناوی لەژێر ئەوەی کەسایەتیان کەسایەتی کوردی بەناوبانگەکان لەویش بەشدار بووم ئەم ساڵیش بەشدارم کردەوە دەستخۆش بێت چەند کاتت پێچوو تا ئەم تابلۆیە دروستکەیت چونکە بەسێ قۆناغ بوو قۆناغ یەکەم لە ماڵەوە لەوانێ 3-4 ساعتم پێچوو بێ ینی بە سکێچ و ئەوەکەم دواتر لە قوتابخانە مانەیەکیان دووانە لە سروشتیش دواتر کە چوونە سروشت کارمان لەسەر کرد 2-3 ساعتمان کامە تابلۆی تر تۆ کێشاوتە بەس یەک بەس ئەمان دەستەکانت خۆش بێ مادیە یاڵدا تۆ وەرە پێم بڵێ کامە تابلۆ هی تۆیە کامەیان ئەمەیان ئەمەیانان ئەمەیان یاڵدا ئەمە بەبیرم دێت کاتێ لە قوتابخانە بووم دارا دووداری دی باش ئەمە دارە بۆ ئێستا هیچ دارێک نبینێت چونکە دارەکان بڕانەتەوە بەدەست ئێمە مرۆڤ کە باشتەکە ئێمە مرۆڤ کردیتمان هەر بۆیە مانای ئەو دێرە شتێک دەدات کە لە ئێستای هەرێمی کوردستان دەبینی کە زۆربەی دارەکان بە ئەنقەس دەسووتێندرێن لە بۆ مەسلحاتی کەسی کەمێ دەنگت بەرزکە بۆ مەسلحاتی کەسیە تاوەکو بیکەنە شوێنە گەشتاریەکان یان زۆربەی جاران کە دارەکان بەبێ هۆ دەبڕنەوە هەندێک کەس کاتێک ناوی داردەهێنی زۆر جار کاتێک ناوی داردەهێنی کەوسەر دارستان ببردێتەوە چکە زۆربەی دارەکان لە دارستان خۆیان پیشان دەدەن یاڵدا ئەم بیرۆکێت کۆ بۆ هات تۆ دەرسی دارە دووداری خوێندە بوو تۆش خوێندە بوو ئەی چۆن ئەم بیرۆکێت بۆ هات کە دارە دووداری هیچ داری نەدی ئەم جارە ڕاستێکە یەکەم جار لە پینسوێست لەگەڵ گوڵ سێجم کرد دوایی هەندێک شتی کەشن تێکەڵ کرد تا ئەو فکرێم لێ کرد و ئەوەم پێ باش بچونکە ئەوە مانایەکی زۆر بەهێزتری هەیە بۆی خەڵکی تێدا و شەرکات دەستەکان خۆش بە کێ سەپۆرتی کردی بادانیشین و جوابی ئەو پرسیارم بەوە لە ماڵەوە کاتێ پێچوتن ئەم بیرۆکەیەمان هەیە ئێمە بە تەمای شتێکی واین کاردانەوەی دایک و باوکت چۆن بوو کاردانەوەکی دڵخۆش ئەنی دڵخۆش بم بەوە و هەروەها دایک و باوکم مامۆستا محەممەد و بەرەبەر قوتابخانە هەمیان سەپۆرتیان کرد و دەستخۆشێکی زۆرم بەوان دەست پێم بڵێ چەند خەریک بووی تا ئەمە دروست کرد وەکوامە ئازا بووی ڕاستەکەی بەسێ قۆناغ بوو یەکەم جار لە ماڵەوە هەڵی خۆمان لە دوایی هاتینە قوتابخانە ئەوە مامۆستا وەردەگرتین چەند یەک دەرس بیان دوو دەرس وەردەگرتین دوای چوونە ناو سروشت و لە سروشت زۆر بەمان تەواومان کرد خۆش حاڵانە ئیدی تابلۆکانمان تەواو کرد و پێشەنگاکەمان گلەی بێکە چوونە سروش بە من چان نەوتوەرە لەگەڵمان وانە مامۆستا محەممەد مامۆستا محەممەد تۆ هیچ تابلۆیەکت لەمانە دروست کردووە بەڵێ خۆشم تابلۆیەک لەگەڵیان بەشدار بووم بەس وەڵایی بە حکمیەوە من بە قیاسی گەورە کردم نەمتوانین تابلۆیەکەم خۆم بێن بەس بابەتەکەی من باز لە سوتانی دارستانەکان دەکات چکی چەند حاڵەتێکمانەیە جارێ حاڵەتی سروشتیە جارێوە دەستی ئینسانەکان خۆیان تێدا هەیە بینیمانەوە 20شمانە دارستانەکان دەسووتێندرێن دەکرێن بە شوێنی گەشتیاری بۆ بازرگانی و مەسلحەتی تاکە کەس بەکاردێن ئەم تابلوانی ئێستا هەموو قوتابیەکان دروستیان کرد بەڵێ هەمووی قوتابیەکان نەخۆی ئێمە بە دابەشی 5 جۆرمان کرد چکە ژینگە چەند بەشێک لە خۆی دەگرێت کەماوی
وەکو ئەوەی تەسنیم کردوێتی من مۆزوعەکەم بۆ باس کرد گوتم جاریوە لەلایەن وڵاتانی دراوسێ ئەومان لێ دەگیرێتەوە لە منتیقی ئێمە بە حکومی من خۆم خەڵکی شاری قەڵازێم کاتێک ئاو دەگیرێتەوە دەبینم بە هەزارهان ماسی خڕ دەبن لە بین دەچون لە ناو دەچن بۆم بەبەستا دووەمیان پیسبوون لە ناو سروشت بۆ نمونە خەڵک دەچێتە سەفرە ئەو پاشما پلاسیکان لێ فرێدە لە ناو ئاودا فڕێ دەدات لە هەمویان گرنگتر پیسبوونی هەوایە بەڕاستی بەهۆی زۆری کارەکان و دووکەڵی کارەکان و جەنجاڵی گەورەی شارەکان و زۆری سارە و هەروەها بەشێکی تریشمان لە تابلۆیەکانەوە گوتمان بڕینەوەی دارەکانە جارێ ئەویش لە نان وڵاتانی دراوسێەوە هێرشمان دەکرێتە سەر لێمان دەبڕێت مامۆستا محەممەد تا چەند گرینگە کە ئێوەی مامۆستایان ئەم بیرۆکەیە بە قوتابیان دەدەن دایک و باوکان هاوکار بن لەگەڵ ئێوەکو ئەوان وتیان دایک و باوک ئێمە زۆر هاانجەری ئێمە بوون لەگەڵمان بوون تا کۆتایی قۆناغەکە ڕاستە ئەکیید خۆی دایک و باوک سێری ئەوە دەکە بزانەوەوانەکە گرنگی پێدەدرێت لە قوتابخانە ئەمن مامۆساکان لەگەڵیانن هاانیان دەن ئەم نەر سوپاسی بەڕۆبەری قوتابخانەکەمان دەکەم بەجوچکە زۆر پاڵپشتمان ئێمە لە باتی ژوورێکی هوەر چوار ژووری هوەرمان هەیە لە مەکتەبمان 5 مامۆسای هوەرمان هەیە چکە پێشتر خۆم من ئەو شێوازم نەبینەوە بەزدی گرنگی بەوانەی هوەر نەدراوە کاتێک ئەو بەرەو پێشچوونە دەبینن ئەوان ئەکیید هاوکاریان دەبن و هاوکاریش بوون ئەم دەستخۆشیان لێ دەکەم بەردەوام لەگەڵمان بوون ئەوان زۆر باسی ئەوان کرد کە پێشوازیەکی زۆرمان لێکرا زۆر ڕایان لە چابلوەکان بوو تۆکو مامۆستایەک هیچ کەسێک هەبوو بێتەلات بڵێتن ئەم بیرۆکەیە چۆن دەست پێ کرد بەڕاستی کاریگەر بوو بەڕاستی دەستان خۆش بێتن بەڵێ ئەکیید من هەر بە خۆشحاڵیەوە هوەرمەندە گەورەکانی هەولێر هاتن سەیری پێشانگایان کرد لە مامۆستانی کۆلێژی هوەر دەستخۆشی زۆریان هەبوو قسەی زۆر هەڵدەگرێت بەڕاستی بابەتەکە بەڵام بۆ قوتابیەکان شتێکی سەرەتایی بوو بەجددی چکەی هوەر بیرکردنەوە لە پرۆژەیەکی هوەری کەمانایەکی هەبێ کاری زۆری لەسەر دێ ئەمە هەموو ئیشەکانمان تەقریباً بە 2 مانگ تەواو کرد یعنی کەمێک پەلەپەلی تێدا بوو بەڵێ هەر سەرکەوتوو بن مامۆستا محەممەد شەکانتان هەروە بەردەوام بێ بەڕاستی شتێکی زۆر زۆر تایبەتتان کردووە هەم بۆی کە ئەم دوو خاتونە جوانە بەهرەی خۆیان سەلماندی و زۆر سپاس زۆر دڵخۆش بووم کەمڕۆ لەگەڵ ئێمەدا بەشدار بوون ئێمە شەروا زیاتر سپاس بەڵێ ئێستاش باسی چاوەرێکی تر ئەکەین باسی پاکێجێکی تر ئەەکەین لە قەزای حاجیاوە شێفێک بە دروستکردنی گەورەترین پیتزا ڕیکۆردی نوێ لە عێراق تۆمان دەکات پیتزاکە پانی 1 مەتر و 30 سانتیم درێژ 7 مەتر و 20 سانتیم بوو دوای ئامادەکردنی ژەمێکی بۆ کرێکارانی ژینگە پارێزانی حاجیاوە شاڵا و نادرماوەی 13 ساڵە شێف وەستای ئامادەکردنی پیتزا و چاڵنجی هەموو هاوپیشەکانی لە کوردستان دەکاتن. بیرۆکەکەی ئەم پیتزایەمان کە سەدامان ناوە ویستمان ئێمەش وەکو هەموو وڵاتێک گەورەترین پیتزا دروستکەین کە سواز بۆخوا توانیمان گەورەترین پیتزا دروستکەین لە سەراسەری کوردستان و عێراق دروست نەکرابێت ئەوەی کە دروست کراوە مەترێک و 6 سانتیم بوو لە دوکانێک بوو لە فاستفودێک بوو ئێمە توانیمانە 7 مەتر و 20 سانتیم بە پانیەکەی 130 سانتیم دروست بکەین سواز بۆخوا کە زۆر ئاسانیش بوو زیاتر سعاتێکی خەیان تا دروستمان کرد ئەو کەرەسانی ئێمە بەکارمان هێناوە 50 کیلۆ هەویر بوو 45 کیلۆ پەنیر بوو و گۆشتیش 25 کیلۆ گۆشتمان بەکار هێناوە قاچ و زەیتونەکەش تقریبا 15 کیلۆی لەخۆ گرتووە تەماتۆ و سۆس و بیبەری شیرنەکەش تقریبا 15 کیلۆ لەخۆ گرتە بخوا ئەمە پیتزایەکی موشەکە لە ئاساییە لای ئێمە کەمتر پێپەرۆنی و کەڵباس و ئەوانە دەخورێت ئەو پیتزایەکی مریشکی ئاسایی و موشەکە لەو چونکە تەبیعەتیان دەزانم هەموو پیتزایەک ناخۆن ئەوانە کە داوەتمان کردوون بۆیە ئێمەش ئەو پیتزای ئێستا کە تەواو بووین دابەش دەکەین بەسەر جینگە پارێزەکانی خۆمان چاویان ماز دەکەین دەستیان ماز دەکەین چونکە ئەرکی سەرشانی ئێمە خزمەتیان کەین
من وەکو شێف سۆسان سەرۆکی گروپی یەکبوونی شێفەکانی کوردستان پشتگیری لە ئەندامەکانەکەم تەبان وەکو شێف ئەمە هەم وەستای پیزایە هەم شێفیشە هاتووم لە هەولێرەوە تەبان هاتووم بە کارەکەیم زۆر پێزوان و دەستخۆشی لێ دەکەم ئینشاڵڵا نمونەی زۆر بێ شانازی پێوەکەم تەبان تاوەکو ئێستا بەم جۆرە پیزایە دروست نەکراوە لە ئاستی کوردستان لە ئاستی عێراق نەمبینیوە ئەمە یەکەم جارە کە بیبینم ئینشاءڵڵا هیوادارم نمونەی زۆر بێ دەست و چاوی شێف شاڵاوی خۆش بێ بەڕاستی کارەشی کردووە ئێمەی پێسەر بەرز کردوتەوە. ئەزانن چاڵێنجی ئەم خاون چێشخانەیە چی بوو ئەڵێتن ئەگەر کەسێک توانی هاوپیشەکەی من پیتزایەکی گەورەتر لە من دروست بکاتن من جارێکتر ڕکابەری ئەوەکەم بەڵام بە یەک مەرج کە بۆ کاری خۆرخوازی بەکاربێن بەڵ بزانین کە ئەتوانێت ڕکابەری ئەم بکاتن بەڵە بینەران بەو شێوەیە هاتیینە کۆچا و بڕگە بابەتەکانی ئەمڕۆی بانی 24 هیوادارم جێگای ڕازامەندی هەموو لایبین تا سبەیانی خوددایەوە و پشتیوانتان بێت.